دوای 3 ساڵ لە کۆچی دوایی و ساڵێک لە دروستکردنی ڕێکخراوێک بەناویەوە، ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز خەڵاتی قەڵەمی زێڕینی بەخشیە نووسەر و مێژوونووسی کوردی ئەرمینیا جەلیلی جەلیلی. سپاس بۆ ناخەڵاتێ هون ساغ بن هون هەرە بن. بەشێک لە شارەزایان و نووسەران و مێژوونووسانی کورد ڕێزلێنان بەو کەسایەتیانە بەرز دەنرخێنن کە لە ژیاندا ماون و خزمەتی کەلتور و مێژووی کوردیان کردووە. یادکردنەوەی کەسایەتێکی وە و قەڵەمی جەمال نەبەز ببەخشێ بە پرۆفیسۆرێکی گەورەی تری کورد وەکو جەلیلی جەلی کە ئێستش لە ژیانایە یادێکی پیرۆزە، یادێکی پێویستە. ئێمە زۆر خۆشحاڵین بەوەی کە ئەمڕۆ ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەز بێ بیرکردنەوەیەکی عەقلی تەسکی ناوچەیەتی کوردێکی یەزیدی وڵاتی پێشووی ئەرمینیا وڵاتی ئەرمینیان دیاری کرد بۆ خەڵاتکردن ئەوی جەلیلی جەلیلە کە هەتاکو ئێستاش لەو خەباتە بەردەوامە. دابەشکردنی خەڵاتی قەڵەمی جێڕین لەلایەن ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەزەوە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچوو. بڕیاریشە ساڵانە دابەشکردنی ئەم خەڵاتە بەردەوام بێت و لەیەکێک لە بوارەکانی مێژووی و زمان و وەرگێڕان و پەروەردەی و ڕامیاری لەلایەن لیژنەیەکی پسپۆڕەوە کەسایەتیەک لە پارچەکانی کوردستان هەڵبژێرن و خەڵاتی بکەن. مامۆستا جەمال نەبەز لە 5 بواری جیاوازە کاری کردووە. کتێبی لەسەر زانست هەیە، کتێبی لەسەر ڕامیاری هەیە، و کتێبی لەسەر پەروەردە هەیە، و کتێبی لەسەر زمان هەیە، کتێبی لەسەر مێژوو هەیە. بۆیە ئەم 5 بوارەمان هەڵبژارد کە مامۆستا جەمال نەبەز کاتی خۆی لە کۆی 67 کتێب لەو کتێبانە کاری کردووە. دکتۆر جەمال نەبەز ساڵی 1933 لە شاری سلێمانی لەدایک بووە. دوای تەواوکردنی قۆناغەکانی خوێندن لە شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و بەغدا و بەسڕە وەک مامۆستا و وانەبێژ وانەی وتۆتەوە و شارەزایەکی زۆری لە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و ئەڵمانیدا هەبوو. لە ساڵی 1962 بۆ درێژەدان بە خوێندن دەچێتە وڵاتی ئەڵمانیا، لەوێ خوێندنی باڵا تەواو دەکات و وەک مامۆستای زانکۆ درێژە بە کارەکەی دەدات. لە ماوەی تەمەنیدا زیاتر لە 6 کتێب لەسەر مێژوو ئەدەب و زمانەوانی کوردی دەنووسێت و چەندین سیمینار و لێکۆڵینەوەی زانستی لەسەر دۆزی کورد لە ئەڵمانیا پێشکەش کردووە. دوای نەخۆشکەوتنی بۆ ماوەی مانگێک لە ڕۆژی 8 دوانزەی 2010 لە نەخۆشخانەیەکی بەرلینی پایتەخت لە ئەڵمانیا کۆچی دوایی کرد و دواتر گەڕێنرایەوە نیشتیمان و لە گۆڕستانی سەیوان بە خاک سپێردرا. لە دوای خۆشی ئەم ڕێکخراوەی بەناوەوە دروست کرا. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.